ئەی خاوەن کەرەم ساحب عەزەمەت هەر لە تۆ جوانە عەزاب و ڕەحمەت ئاودێری باغی هەتی و هەژار ئەی موحتاج بە تۆ پادشا و سەردار لە تۆ ون نابێ هیچ وتە و کردار لە شاخ و هەوا لە دێ و لە شار سەجدەت بۆ ئەبەن دار و بەرد و گیا لە زکری تۆدان دەشت و چەم و چیا علام الغیوب سەتاری عەیبی غافر الذنوب بێ نەقس و عەیبی دڵ بە یادی تۆ ئەحەسێتەوە گوڵە عشقی تۆ ئەشنێتەوە هەر دڵێ نەیبێ لە سەریا سەودات بۆت نەبا کوڕنۆش نەکا مناجات ئەو دڵەشێتە و جندی لەسەرە لەگەڵ شەیتانە هاوڕێی سەفەرە. بینەرانی ئازیز و خۆشەویست، خۆمان بە بەختەوە دەزانین کە لە بەرنامەیەکی نوێ بە ناوی ناسک خەیاڵان بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست و خزمەتی شاعران و هۆنەرانی کوردستانی ڕۆژهەڵات ئەگەینەوە و ئێمە لەم بەرنامە ئەڕۆینە خزمەتی شاعران و هۆنەرانێک کەوا بە هەستی پاکی خۆیان و بە ناسک خەیاڵی خۆیان قەڵەم ڕائەدەن و هەستی خۆیان لەسەر کاغەز ئەنوێنن. ئەم جارە لە خزمەتی مامۆستا محەممەدی علایی داین کە نازناوی شاعریەکەی سوتاوە و بە خزمەتی جەنابیان گەشتوین لە شاری سەقز. مامۆستا سپاست ئەکەین کە دەرفەت پێداین بە خزمەتی ئەوەی خۆشەویست بگەین. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای پەروەردگار سەلات و سەلام و ڕەحمەتی خوا بۆ پێغەمبەری نازار صلی الله تعالی علیه وسلم زۆر بەخێر تەشی بێنن هیوادارم ئینشاءالله سەرکەوتوو بن لە خزمەتانە. سپاس بۆ جەنابێت. مامۆستا ئەگەر بکرێ خۆتان بناسێنن. بە من ناوم محەممەدە کوڕی مەلا شەڕنەبیدین کەس نەزانیم لە گوندی کەس نەزان لەدایک بووم دایکیشم هەر خەڵکی کەس نەزانە لە بنەماڵەی شێخانی کەس نەزانم بە ناوی تایفێ شێ محەممەدی شێخەیەر لە ساڵی 1321 لە شەوی جەژنی قوربانە لەدایک بووم بە گوێرەی نووسینی مامۆستا مەلا کەریمی زاری خوای لە ڕازی بێت و لە عمری 5 ساڵیە دایکم فەوتی کردووە لە عمری 11 ساڵیە باوکم کاتێک ساڵی 32 1332 کە مەلای گوندی قەڵەندەر بووە لەوێ فەوتی کردووە. دوای 2 ساڵی فەوتی باوکم من لە خوێندن بێزار بووم چونکی باوکم زۆری پێخۆش بوو من بخوێنم زۆری جەزرە بە ئەدام ئەو کاتەکە لە کوردستانە لە ناو بنەماڵەکانیشە لە حوجرەدا هەر لێدان و کوتەکاری باوێک بوو ئەوەی کەوا خەڵک باربێنن منیش ترسابم لە خوێندن و 2 ساڵ نەچوومە خوێندن هەرچەندە باوکم بەستی فەرمووکە پێی بخوێنن بەڵام مامەکانم هەرچەند حەولاندا من نەمخوێن. دوای 2 ساڵ ملمدا بە خوێندن و مامەم بردمی بۆ ماڵی مامۆستا مەلا سیدیقی کوڕی مەرحومی خەلیفە مەلا ڕەحیم ئەو کاتە مەلا بوو لە گوندی پیرەومەران لەوێ دەستم کرد بە خوێندن و هەر لە ماڵی مامۆستا خوای لە ڕازی بێت من کە مناڵێکی سەغی بووم لەبەر ئەوەی کە باوکم زۆر لە خزمەت خەلیفە مەلا ڕەحیما دەرسی خوێندبوو و مامۆستا مەلا سیقیش ماوەیە لە خزمەت باوکما دەرسی خوێندبوو بەڕاستی هەر وەکو مناڵێکی خۆی حتا ئەگەێڕنەوە کە مامۆستا مەلا سیق بە خێزانی ئەفەرمێ نەجیبە ئێمە 2 کوڕمان هەیە ئەم بەڵام بینە ساحیبی کوڕێکی تری 11 ساڵە ئەویش هەر وەکو کوڕەکانی خۆی خزمەتی ئەکردن مامۆستاژن. دوای ئەوە لە ساڵی 35 مامۆستا بارێکە تەشریفی چوو بۆ گەورەقەڵا لە گەورەقەڵاوە منیش مامۆستا مەلا سەعیدی برای کە لە کاتی فەقێتیە باوکم وەسێتی کردبوو کە خوشکێکم بوو بیەن بەو خوشەکەمیان پێدا بۆ منیش هاتم بۆ مامەشا ئەو مامۆستای مامەشا بوو منیش هاتم بۆ مامەشا لەوێ لە حوجرا دەستم کرد بە سوختەی. لە ساڵی 36 ئەمن چونکە سەغیر بووم و وەتاکو ئەو کاتە ئەزیەت و ئازاری ناو حوجرەم نەدی بوو هەر لەگەڵ قسەیەکیان پێوتم بلافاصلە ناڕەحەتە بووم. مامۆستا مەلا حەسەنی ئەمینی نەسەب مستعید بوو لەوێ لەسەر مەسەلەی لێم تووڕە بوو هەستام ڕۆیشتم چون بۆ سەڵتەکەڵتو مەرحومی خەلیفە مەلا ئەحمەد مەلا بوو لەوێ مامۆستا مەلا ڕەحیمی هێزانانیش مستعید بوو لەوێ چوومە ئەوێ لەوێ ماوەی 2 مانگێک شتێکی وا مامەوە هەر ساڵی 36 لەوێش ئێمە کارێکی خراپمان کرد لە کوڕی ئاغایەکماندا و لەگەڵ مەلا عەبدوڵڵای کاکەسیا و کوڕی مامۆستا سەعیدی خەیەر
ئاغای شکاتی لە ئێمە کرد و مامۆستا ئەحمەد لە ئێمەیدا و ڕێشڵکاری کردین و ئێمەش هەستین ڕۆیشتین دوو بە دوو بۆ بانە لە شاری بانە ماوەی دوو مانگی مامۆ هەر ئەو ساڵە من گەیشتمە سەر دەشت ساڵی 38 گەیشتمە سەر دەشت و چوومە خزمەت مامۆستایەک موسەعیدێک بە ناوی مەلاسای حسێن خەڵکی دەمەوی مەریوان ئەویش فەرمووین کاکە من لە عێراق هاتووم بۆ هاوینە هەوار هاتووم ئەگەر شتیان لێیە باشە جێت پێ ئەدەم و لەگەڵش ئەدبم بۆ ئەو دیو بردنی بۆ عێراق ماوەی 2 ساڵ یا 3 ساڵ لێ نەهاتم ئەو لە ساردکەی ئەخمەن سارکە گوندێکە بەرامبەر بە شەریکەی دوکان لێ مامەوە تاقونێت دوای 2 ساڵەکە من چوومە کۆیە لە کۆیە بە سوخداتی لە لای مستەعیدێک خەڵکی هێزانان دامەزرا بوو ماوەی لای بووم لە خزمەتیان و دوایەوە چوومە حوجرێکی تر و حوجرەی مەرحومی مامۆستا مەعسوومی بە ناوی مەلا مەعسووم خدر کە ئیمام جومعەی کۆیە بوو باوکی هەمان فؤاد مەعسوومی کە ئێستا ڕێی جمهوری عێراقە لەوێ 2-3 ساڵ بە سوختەی ئیمامەوە ئەو وەختە شەڕ و وەزی عێراق تێکچوو ئەمنیش هاتمەوە بۆ ئێران و لە دێ قوڵتەی لەوێ دەستم کرد بە خوێندن و لە ساڵی 1343 لە 15/1/1343 چوومە خزمەت مامۆستایەک بە ناوی مامۆستا حسێنی سەعیدی کوڕی حاجی سەعەخلەی بانەی لەوێ تەشیشی مەلا بوو چوومە خزمەت ئەو لەوێ دامەزرا ئەوە ئەوڵی تقریبا دووەم ساڵی مستەعیدین بوو لەوێ دامەزرا جا لەوێوە من وردە هەسی ئەبەل لە کۆیە چون کۆیە شاری شاعیرانە لە حەقەتە شارەکانی جەنابی مەلا و مامۆستا قادری کۆیی ئەم خوێندەوە و ئاوارەی و دەربەدەری و فەقیری و هەموو لایەک پاڵی پێوە ئەنام بۆ ئەوەی کە ئەمن هەستێکەوە لە دەروونما هەیە دەری بڕم بەڵام ئەو هەستە بەو شێوە نەهاتە سەر کاغز هەتا خوێن نەچوومە گوندی کۆڵەسە گوندی کۆڵەسە گوندێکە کە پێ ئەڵەن منتەقەی باسی کۆڵەسەی پێ ئەڵەندا ئەتافی سەردەشت نزیکەی سەعات و نیوە شتێکی وا لە شاری سەردەشتەوە دوورە ئەو هەوایەکی زۆر خۆشی هەیە ملەتێکی زۆر باشی هەیە لەوێ هەستی شاعرین بزوت دەموتریب لێ دەبووم توخوا دەمێتار کە وەختی مردنە و دواکاتی دیدار هەوایەکی وەهام بۆ لێ دەتۆخوا کە ساڕێشکا برینی جەرگی بیمار مامۆستا وەکو ئاماژت پێدا ئایا شاعری بەدەست خۆیەتی ئینسان ببێ بە شاعر یا ئەوەی کە شعر هەستێکە و لە ئینسانە دێتە شعر هەستێکە دێ جاری وا هەیە زۆر حەولە دەی نیوە شعرێک ئەڵەی نیوە بەیتێک نیوەکەی تر بۆ نایە جاری وا هەیە لە خەوای لە خەو هەستاوی کتوپڕ شعرێک بۆ دێ ئەگەر شاعر بێت و هەڵ نەسێ و نەینووسێتۆ تازە بۆ بەیانی بیری نامێنێت جاری وا هەیە ئەتوانی 50-60 بڵێ بە ڕۆژێکە جاری وا هەیە بەمان یە ناتوانی 4 شعر بڵێ یعنی لە ساڵی چێنێک جەناب بووی بە شاعر تقریبا لە ساڵی 43 ئەتوانم بڵێم لە ساڵی 43 ساڵ شاعر ئەبێ پێم بڵێن شعرم داناوە ئیلا شعری وام نەبووە تاقتاقە ئەم نووسیوە لە شتێک نەبوو بە کاڵک بێت 50 ساڵە جەناب شاعری بەڵێ زانی ئەوڵی شعری و توتە چی بووە نازانم بیر نەماوە بۆچی نازناوی سوتاوت هەڵبژار بخۆت هەر لەو گوندە کە عەرسەکەم کۆڵەسەی ژوورو ئێمە فەقێ بوون 4-5 نەفەر کە پێم خۆشە ناویشان بم یەکیان مەلا حەسەنە خەڵکی پیرانشارە یەکێکیان مەلا ڕەحیمە خەڵکی مەهاباتە یەکیان مەلا ڕەسوڵە ئیسا خەڵکی بەسرەیە و لەسەر دەشتە ئێمە مستعید بووین دوو سوختێشمان بوو ڕۆژێکی سێشەمە عادەتەن فەقێ سێشەمان دەرز ناخوێنێ ئێمەش من کە دەر ئیسراحەتمان بوو هاوین بوو کەپرمان دروست کرد بوو کەپر لەسەر بانی ماڵی کابرایەک لە نوێژی نیمەڕوا ئێمە کە لە بەربایەکی زۆر بە قووەتی ئەهات چوونە مزگەوت نان چای بخۆین فچوختەکەمان کە ئاوری کردبووە بڕێ سکڵی ئاوری کە جوان بوو چوو بۆ هەڵی گرت بۆ کتوبێ ناو گۆزەیەک و ئەو وەختە دەرپۆشێکی لێدا بوو بڕێ پەڕۆخ بێ ناو دینەکە بوو چوو لە پەناکە برکا داینابوو بەمە حەزیەوە با هاتە بوو گەشاندە بێ کەپر ئاوری تێبەر بوو منی لەو کاتەدا لە حەوت بووم گرپە هات نەفەری وتی ئەوە تیارە بوو ئەمی چوومە دەورەکەت ماسام کرد یەک پارچە کەپرەکەی یەک پارچە ئاور بوو کە هەڵاتن فەقەکان هەر ئەوە دەستیان بە یەک کاداوتمەوە چێخین کوڕەکە
هەر فەرشی زۆرمان داخست بوون ناو کەبرەکە فەرشەکان بەدا کێشا کتێبەکانیشمان هەموو لەسەری بوو هەچی وەسائلیشمان هەیە هەمووی هەر لەو کەپرا بوو هەمووی سووتە هەتا بڕش ملابر دەستی خۆشم سووتە بە فەقەیەکم دودا ڕۆڵە سابن وتی ماوە سابن نەماوە سابن چی سابوونی نیە دەست پێ بشوی حتا شەو کاتی وەختی خەوتنات لێفەیشمانەوە پێ بخەوین ئیتر هەر بۆ مناسبەتەوە نازناوی خۆم ناسووتە لەو واقع لەو بووی بەسووتەوە مامۆستا جەنابەت ئایا مامۆسایەتی و کەوەکو مامۆسایەکی ئاینی دیارە دوایی کە ئیجازەی مەلایەتی تەنور بەڵێ لەوێ کە دوای چەند ساڵێک پێم وایە لە ساڵی 46 بە شتێکی وا بوو لەو دێ ڕۆیشتم هاتم بۆ ئاوایی بەسرێ گوندێکە ئەویش لە منتیقەی سەردەشت تقریبا لە حدودی پێم وایە 10 کیلۆمترێک ئەوێ دوورە لە سەردەشتەوە لە دەشتی کەڵوەیە لەوێ مامۆسایەکی لێ بۆ ناو مامۆستا مەلا عەبدوڵڵای وا بزانم هەمزەیی زاوای کاکە حەسەنیوانی ئەمینی بوو خوشکی ئەوانی سە خوشەکەیشان ماوە خۆی کەوتی کردووە هاتە خزمەت ئەو لەوێ تقریبا هەتا خوێنێ جڵدی ئەوەڵی جەمع جەوامع لە خزمەتی ئەوە دەستم خوێن ئیتر لەوە لە واقعەیەک بوو کە ئەمن برایەکم و براکەم فەوتی کرد و خوشکێکم مایەوە بە بێکەسی دەستم لە خوێندن هەڵگرت و نەمتوانی بە حەقدا تەواوی کەم بە تەواوەتی تەواوی کەم لەوە زیاتر بڕۆم بووم بە مەلا لە دەیەک لە منتیقەی سەردەست بە ناوی کانیبی ئەو نزیکەی لە حدودی سەعاتە ڕێک پیادەی ساڵی چەند دەست لە ساڵی تقریبا 47 بووە بسەر لە دەورەی مەلایەتیتانە تەدریسی شت کردووە تەدریسم لە کانیوی فەقێم بوو لە هینیش لە کۆڵسەی کە فەقەیشم هەر فەقێم بوو خراب نەبووم بەزی خوێندنم خراب نەبوو مامۆستا مەلایەتی نەبووتە بربەستێ بۆ شاعر بوونت نەوەڵا بۆچی دەدوڕەنجی مەلایەتیش بۆ خۆی پێم وایە بە خەڵکی شاعریش دێ چونکی شاعیر خۆشگوزەران نییە شاعیر پێم وایە ئەوەی لە دەرونیایەتی ئەگەر ناڕەحەت بێ باشتری دەرئەبرێت جا مەلایەتیش پێم وایە جوزێکە لەوە گەبێت لە جار وایە دەریشم بڕیوە لە شعرەکانمان کە مەلایەتی وەزێکی ناوخۆش و بارێکی سەنگینە مامۆستا لە کەم شاعری کورد یا فارس لەو شاعرە بەناوبانگانە لە کامیان زیاتر تەسیرت وەرگرت و کاری ئەوڵەن علاقم بە شعری فارسی کەم بووە بەسان خوێندنەوەیشی نازانم بۆچی تەباتەن و کوردیش علاقم بە شعری حاجی قادر بووە علاقم بە شعری نالی بووە و دیوانیشی شاعریشم نەبووە ئایستا هەمە بەڵا ئەو کاتە نەم بووە ئەوڵم پۆڵم نەبوو کە کتێب بخڕم ئەوە یەکێک و دوو هەمیشی ئەمود ئەگەر بێت و شعر بخوێنمەوە لەگەڵ مێشکما تێکلاوە بێ ئەوەی کە خۆم ئەیڵەن ممکنە ببێت قسمەتێک لەوانی بێتە تێکلاویەوە لەوەقا ئوستادێکرد نەبووە لە شعر نەخێنەوەڵە هەر هەستی خۆت هەستی خۆم بووە هیچێکی تر و هەر بۆ خۆشم وتووە ئەم دەردڵانەکەش هەموو هەری خۆم بووە فکرم نەکردوەوە کە ڕۆژێک ئەبێ ئەحدا ئاوادانیشم دێرە ئێستا کە دیوانی شعرەکانت هەیە هەستەکەی بە کامێک لە شاعران نزیکتری وڵی پێم وایە لە شعرە دڵداریەکانمە وا بزان لە مامۆستا نالی نزیکترین خۆشترین شعر بەلای خۆتۆ کام شعرتە نازانم بەڵام چون پێم وایە شاعیر شعرەکانی وەکو مناڵەکانی وایە هەر مناڵێکی یەکەیەکە خۆشی ئەوێن هەچ کامێکیان بکەن و پێم خۆشە بە دیارە لاڵانەوە و دوو بیتەکانیشم پێ خۆشترێت پێم وایە یعنی ئەوەی کە زیاتر مۆردی ئیستقباڵی خەڵک بوون کامیەک لە شعرەکان زیاتر بەناوبانگە وەڵەن من شعرەکان لە منتیقەی سەخزدا تاکوێ پێم وایە دەفعەیەک مامۆستا محەممەد ئیمامی و یادی بەخێرکە تەشریفیش کرد ماوە لەگەڵ حاجی مەلاسی عومەرە دەفعەیەک ئەچنە سەردەشت لەوێ باسی منەکەن حاجی مامۆستا تووشم بوو وتی ئەتۆ مەحروقی کاکە من نەمستوە شعرەکانیشم بڵاو بێتەوە مەگەل لە سەردەشتا بڵاو بێتەوە ئەویش بە تایبەتی تابەکەی وەگەنەی بناڵم کە نادەم بۆ محەممەدی مامون ئەو خوێندیەوە هەلەوە زیاتر خەڵک خوێندەوە شعرەکان تیشان خەڵک لە بەریان نەکرد و خوێن نمونەیەکی بخوێنیتەوە بۆمان بەڵێ ئەکرێ نمونەیەکی بخوێنیتەوە لە شعرەکانم بەڵێ بەسەرچە ئەم شعرە بەناوی پاڕانەوە و نوعێک تعریفی خوایەتی خوای تەعالا
ئەی کەریمی بێنیاز و ئەی ڕەحیمی بێنەزیر ئەی خوای حەوت ئاسمانان خالقی زانا و بەسیر غەیری خۆن نازانی چۆنی و چۆن ئەبەخشی ڕۆح و گیان ئەی خوای بێداک و باو و بێ میساڵ و بێ هەواڵ و بێ وەزیر تۆ قەدیمی و بێ نەدیمی مەرگ و میرت بۆ نییە ئەی خوای بەرز و بەڕێز و بێ مەکان و بێ ئەمیر ڕۆژ و مانگ و ئەرز و ئەستێرە و ئەجننا ملکەچی فەرمانی تۆن ئەی خەتا پۆش و خەتا بەخش ئەی بەخای لەی دڵ خەبیر ڕازقی شێر و پڵنگ و گورگ و گامێش و مەڕی تەیری ئاسمان ماور و ماوسی و ئادەمیت ناچێ لە بیر کێ و دەشت و دار و بەرد و بەحر و ئاو و بەفر و سۆڵ تۆ بەدیت هێنا بە لوتفت ئەی خوای بینا و قەدیر کونچە کاتێ دەم ئەکا تۆ زیکرت ناوی تۆ ئەکا گشت کەسێ گردن کەچی فەرمانی تۆن پاشا و ئەمیر هەر کەسێ لادا لە ڕێگەت قڕ بەسەر پەستە و زەلیل خواردنی کێم و زوخاوە خەس و نار و زەمهەریر من کە عەبدێکم هەژار و ڕووسیا و بێحەیا مستحقم بۆ عەزابی گۆڕ و نار و زەمهەریر عینی عەدڵ و دادەخوایە بمخەیە ناو نارەوە چون هەچی نەفسم وتی پێم کردم و نەمکرد زویر کردەوەی چاکم نییە تا بێتە ناو میزانەوە ئەی خوددا هەر تۆم پەناهی مەمکە پەست و سەربەزیر نیمە توانای ناری دۆزەخ ممسپی ڕوویشم ڕەشە باربەستی بێزەخیرەم وەختێ بێدەنگی سەفیر باری تاوانی سوتا و هێن گرانە هاوتای نین کێوەکان لێی ببوورە ئەو دەمەی سوودێکی نابێ عەقڵ و بیر تاریخیشی نییە مامۆستا لە دەورانی شاعریتانە ینی بە بۆنەی شیعرەکانتانەوە ئایا بیرەوەریەکی خۆش یان ناخۆش لە بیرتا ماوە کە بۆمانی بگێڕیتەوە عەرزت کەم ئەمن چون شیعرەکانم بڵاو نەبووەتەوە و شیعرێکی واشم نەوتووەکە یا لە زەمی کەسێکا بێ یاخۆت شتێکی وا بێت ئەغڵب هەتاکوێ ئالەم دو سێ ساڵانان دەبێت من شیعرەکانم هەر ناو دەفتەرێکە لە ناو کتێبخانەخوا داندا بوو هیچ لە بارەی شیعرەوە هیچ بیرەوەریەکی ناخۆش و خۆشم نییە بەو سوڕەت بۆچی ناوی کتێبەکە ناوە ئەوینی غوربەت واللهی چون من لە غەریبیە لە حەقەتا بوومە هەستی شاعرم بزووتووە هەر لەبەر ئەوە و ئەوینەکەشم هەر لە غەریبیە بووە لە هاوڵاتیان نەبووە بەرهەمی ترت هەیە مامۆستا جەنابەت نەخیر هەر ئەم دیوانی شیعرەت دیوانە شیعرەم هەیە و هیچی تر ئەوین یەکێکە لەو شتانەی بابەتانەی کە لە ناو شاعرانە زۆر ئەهەمیەتی پێدراوە ئەوین لە ڕوانگەی جەنابتانەوە چییە گەر پێناسەی بکەیت تعریفی بکەی ئەوین چییە وڵا ئەبین بریتە لە بری خۆشەویستی جا ئەو خۆشەویستیە ئایا بەرامبەر بە خاک و وڵاتەکەت بێت یا بەرامبەر بە شخصێکی حەقیقی بێ بەڵێ یاخود بەرامبەر بە خالقی خۆت بێت دیارە ئەکرێ لە هەمویان ئەکرێ کۆ بێتەوە ئەوەی جەنابەت کامیانە وڵا ئەمن لە ئەوەڵەوە پێم وایە مەجازەکەی بوو لە لەم ئاخریاکە ئەلبەت ئەڵەن تۆبەی گورگ مەرگا لەم ئاخریاگە خوددا لێم قبوڵ کات حەقیەکەم پێ بەرزترە و بەڕێزترە و هەروەها بەو لایەش زیاتر ئەڕۆم چونکی لە ماوەی حدودی دەمێکە شاعری خۆشەویستی مەجازیم نەوتووە مامۆستا ئایا هۆکار چییە وەکو تەقلیدێک وایە کە ئەم شیعر ئەوینی مەجازی لە دیوانی شاعرانە زۆر بەرچاوەکەوێ یعنی وەکو تەقلیدێک لە شاعرانی پێشتر وایە نا هەستێ بوو لە دەروون تا ئەوە دەرت بڕ والله هەر هەستێکە لە دەروونە ئەبێ دەری بڕیت چونکی لە حەقەتا وەک عەرزم کردی پێشتر فەقێتی دەورێکی سەیری بوو لە وڵاتی ئێمە ئێستا ئەو دەورە نەماوە زۆربەی فەقێ ڕۆیشتن بێت لە غوربەتا بوون ولا ناو جامعی خانەوادەیشان نەبوون لە ناو جامیعا بوون ولا لە خانەوادە نەبوون وەکو دایک و خوشک و کەسێکیان بێ زۆر جاری وا بوو دووچاری عشقی مەجازی ئەبوون ئەگەر تەنانەت بێڵێکیش لیباسی جوانیان بەبەراکرابایە فەقێ شعری پێ هەڵدەون جا بوو هەل بۆیە بوو لەو دوو ئەو دوو شتە بوو کە بۆ باعیسەوەی شاعیر مثلا ئێمە هەمانە مامۆستا نالی شعری ئاینی کەمە هەر نیشی نازان من دیوانەکەم نەخوێندوێتەوە بەڵام هەمووی بەتیلەی چاوی مەستی یا و زولفی گرج و ژاکاوی
نەماوە بایەخ و قەدرم لە کوچەی شاری بەدناوی لەلام بێقیمەتە ئەمڕۆ میداڵ و مەرتەبەی شاهی لە ڕێی عیشقت کە پۆشی و ماعەبای بێ نرخی نەنگاوی ئەوەی هەم بوو لە پێناوی ئەوین ڕۆیی لە دەستمدا ئەوین کردی بە بەرمندا کراسی سواڵی شەرماوی بە خاتر چاوەکەی مەستی ئەوا ساقیم لە مەیخانە کە بەشک و جارێکی تەڕکەم دوو لێوانم لە بەرماوی لە لۆمەی ناحەز و بەدبین ئیتر باکم نییە ئەی گوڵ کە زانیومە لەسەر قەول و قەراری کۆنی خۆت ماوی ئیتر دوژمن هەتا دەمرێ دەهۆڵ و سازی بالێدا کە کەس گوێ ناگرێت تازە لە دەنگی دمبەکی خاوی کە یارم دوێ لەسەر کوڵمی سیاهی زولفی بۆملادا شکا بازاڕی بەدکار و هەتا مەحشەر نەما باوی وتم ئەی گوڵ کەڕەم فەرم و لە بادەی وەسفی خۆت جامێ هەتا دوژمن تەقێ بۆ خۆی لە تاوی دەردوز و خاوی بە ناز و لەنجە هات بۆڵام بە خەندە و پێکەنین فەرمووی سەبووری چۆن بەجامێ دێ سوتا و گەر هێندە سوتاوی مامۆستا لەگەڵ شیعری نوێ بینت چۆنە؟ هیچ بینێکم نییە پێم وایە شعرێکم بۆ خوێندیەوە ئەو ڕۆژە هیچ بینێکم لێ لەگە شعری نوێە بە شعری ئەزانی لە ڕوانگەیم لەگە بمزانی بای ئەموت ولی دیارە ڕێز لەلایەن ڕێزم هەبوو بۆ ڕێزم هەیە بۆ ئەو کەسانە کە شعری نوێ ئەڵێن ئەلبەت ناتوانم بڵێم خراپە ئەی مامۆستا جەناب لە دیوانەکەتە لە چ بابەتانێکا شیعرە دوتووە؟ وڵاهی بابەتم زۆرە لە ئینەکانە ئەوەڵەن دوای دڵداریەکان ئامۆژگاریم هەیە ناڵانەوەم هەیە ئەو وەختە لەبارەی دایکەوە لەبارەی وتوێژ لەگەڵ حیوانە مەسەن وتوێژ لەگەڵ شێرێکە کە بۆنی سیاسی لێ دێ تقریبا لەوە ئەگەر نیکەوە لە هەموو چۆنێک مەسەن تەڵقینم هەیە ئەی بۆ ڕووداوەکانی دەوروبەر کە ڕووداوەکانی دەوروبەر ئیلا ئەو وەختێک کە من مناڵ بووم دیارە لە ساڵی سوودووە کە دەوری مصدق پێیا بوو وە جەرەیانی بینی ئاغا و ڕێعەتی بە تایبەتی لە مکوریانە وەزێکی خراپی بوو هەرچەند لەو دێی کە من لێی بووم هیچ ڕووداوە ڕووی نەدا بەڵام لە دەیەکانترا ڕوویدا و هەلەوە بە لە نەورۆزی هەشتا و پێنجە باسی ئەو ڕووداوەم کردووە کە بینی شێوانی ئاغا و ڕێعەتی وە ئاغان کە کاتێ مصدق ڕۆی و شەهاتەوە کە چی لەگەڵکراوە ئیشارێکم بەوە کرد شعری سیاسیتان هەیە شتێکی وانە هەر ئەو بابەتی ئەوە هەیە و لەبارەی وتن بە وڵاتەوە هەمە بووە نیشتمانیشتان وتوێژ لەگەڵ شێر مانگی وڵان بوو ڕۆژێ لە ناکاو لەسەرما بزود کرمی شاخ و ڕاو ڕوون کردە کوێستان بە تاقی تەنیا ئەگەڕام دۆڵ و نزار و چیا هەتا نچیرێک بەدەست بهێنم بێخەتا ڕەگی جەرگی دەربێنم ئەوەن هەڵسوڕام ماندوو بووم تەواو ئارەقم ئەڕشت وەکو جۆگەی ئاو خۆم کوتا هەتا گەیشتمە ئاوێ بۆ حەسانەوە دانیشتم تاوێ سیغارم ئەخوار کەچی لە ناکاو دیم وا حیوانێ دێ لە بۆ سەراو لە دوورۆ کە دیم نەمزانی چییە شێرە پڵنگە گورگە ڕێویە هیچ خۆم سڵ نەکرد دانیشتم ئارام ئەویش لەسەرخۆ ئەهات بەرەولام کە لێم نزیک بوو دڕوندەی کێوی دیم ئەو شێرێکە نەگورگ و ڕێوی کە هاتە سەر ئاو شێری کۆنە ساڵ سەلامی لێم کرد بە زوبانی حاڵ منی زۆر شیرین جوابم دایەوە بۆ هەواڵ پرسی چوون بەلایەوە لێم پرسی چۆنی ئەی شای وەحشیان چۆن بەسەر ئەبەی لەم کێوە ژیان بۆچی واڕوت و لاواز و تەنهای بۆ بەبێ هاوڵ لەم چۆڵ و سەحرای وتی لاوازم خەتای زۆردارە تەنهایم ترسی باری بێگارە پێکەنینم هات من بەم واتەیە وتم بێگار کوا و زۆردار کامەیە گەر زۆردار هەبێ هەر تۆ زۆرداری هەر تۆ گزید و ئاغای بێگاری مەشهورە ئێوە بەدەسەڵاتن لە هەر شوێنێ بن ئاغای وڵاتن بەراز و گورگیش لێتان بێزارن چونکە خوێنمژی چینی هەژارن ڕێویش هەر ئێوە کردتان بە گزیر بۆ خنکاندنی مریشکی فەقیر گورگ و کردوەتە مەیتەر و نۆکەر بۆ سەگدڕینی بزن و مەڕ و کەر هەر بە تەحریکی ئێوەیە بەخوا پشی لە مشکی بێچارە ئەخوا وا دیارە ئێستا ژینتان گۆڕاوە لە ئاغایەتی ناوتان شۆراوە لە دەردی دڵت بۆ من هەڵڕێژە چل لە دڵدایە بێپەردە بێژە شێرکە ئەمەی بێز ئاهێکی کێشا تیغی زبانی بەم زۆرە کێشا ئێمە هەر ئاغای وەحشی کێوانین بەڵام زەلیلی دەستی ئینسانین ئێوە بێڕەحمن ئێوە زۆردارن ئێوە خوێنمژی چینی هەژارن
زەوی لە دەستان ئەکا ئەمان خۆزگە ئەخوازێ سەجار بەنەمان پەنا نەماوە بۆ ئێمەی هەژار لە چنگ ئینسانی بێڕەحم و زۆردار هیچ جێ نەماوە لە بەحر و لەبەر ئێوە لە بۆ شەڕ نەیکەن بە سەنگەر شەڕی وێتنام و خاوەنمیانە وەحشی کێوانی کردووە بێلانە گرمەی فڕۆکە و موشک و تفەنگ ژینیان تێکداوە لە شێر و پڵنگ بە هایدرۆژین و بە بۆ میناپاڵ دنیا و سوتاند و کردانە زوو خاڵ زەوی و بە قوڕ گرت وا ئەچن بۆ مانگ تا ئەوێش بکەن بەجێی تۆپ و تانگ ڕۆژێ هەزاران بێخەتا ئەکوژن خوێنی هەزاران بێنەوە ئەمژن لەبەر بێدادی و ناکۆکی ئێوە ئێمە بێزارین لەم هەردوو کێوە جا تێگەیشتی ئەی برای ڕاوکەر بۆچی من تەنهام لە دەست و لە دەر لە ترسی ئەتۆی پەستی بێکارە کە هەر ئەگەڕێی لە نێو کێوپارە بەخۆ بە کۆڵێ ساچمە و بارود لە بۆ کوشتنی ئێمەی ڕەشوڕوت پاشان پێی وتم شێری کۆنە ساڵ ئەوەی زاڵم بێ هەر بۆی دێزەواڵ چواردەی شەشی 48 ماسا لە ڕوانگەی جنابتۆ مامۆسایانی ئاینی ئایا توانیویانە لە ڕێگەی ئەدەبیات و شێعر و خزمەت بکەن بە ئەدەبیاتی کوردی باشە پێم وایە ئایا لە غێری حوجرا لە ئەوەڵ کاتەوە ئایا غێری حوجرە کەسێک بووە خزمەت کا بە زبانی کوردی باوەڕ فەرمووی من مناڵ بووم کاتێک ئەنود مەلاسی ڕەشید بەسە شعرێکی لایلای هەیە فەقەکان لە حوجرا ئەیان شاردۆ دوێکە کوڕێکی چۆلەمان مەسوود کوڕێکی چۆلێ هەیە هێنام ئەو لایلایان بۆ خوێندەوە کە هیچ بۆنێکی سیاسی یا وەختی قاچاق بوو خۆم گریانم بۆ ئاهاکە حتا لە حوجرانە ئەوەشیانە شاردۆ ئەو وەختی لە ساڵەکانی 35 و 36 و ئەوانە بۆ نمو لە یادم دێت سوختە بووم لە مزگەوتی دوو منارە ڕۆژێک مامۆستا مەلا سەعید مامۆستا مەلا قادری سەعیدی نەمەزانی شاعیرە ئەلبەت بانی کرد فەقە ڕەحمان نەبوو بانی کرد فەقە داوەرە کە من چون بڕێ چەند نەفەری معلم لەوێ دانیشتە بوون و وتیان فەقە و شایمان بۆ تێکە مامۆستا شعری بۆ ئەخوێندنەوە شعرەکان سیاسی بوون کە مامۆستا هەستی بۆوە کرد من دەرکی ئەو شعرانە ئەەکەم وتی ڕۆڵە چاکان تێکە بڕۆ حتا ئەوەندە هەر چون کوردی بووێ پێمانەوەژینێکیوە بۆ لێ چون من لەو دوێ خوێندە بووم ئەو کاتە لەو دیۆ هاتمەوە سیمە لە عەلی مەخوێن کە هەستی بۆ کرد کە من حاڵم نو شعران لە ترسی ئەوەی کە من بادا مەبادا شتێک لە دەم دەرفەڕە بڵێم مامۆستا شعری سیاسیە وتی ڕۆڵە چاکە داینە بڕۆ پێما ئەوەی کەوە هەم لە کوردایەتی و هەم لە خزمەت بە زبانی کوردی لە حوجرەوە سەرچاوی کردو مامۆستا تایسە چ سوودێک لە شاعری بینیوە دەردەسەری وەت بووە یا سوودی وەت بووە وەڵاهی دەردسەری بۆم نەبووە و سوودێکیشی بۆم نەبووە غێری ئەوە نەبێت کە من خۆم بۆ ڕۆحی خۆم سوودی بووە وەلا لە حازی مادیەوە من نەبووە مادی ئەو کارم کردووە فقط هەستی خۆم بۆ دەرم بڕیوە و پێشم خۆشە ئێستا کە دیوانەکەم چاپ بووە بەشکم برایەکی موسڵمان دوعایەکی بەخێن بۆ بکە ممکنە ئەو تەمایلم بێت کێشەی شاعران لە ڕوانگەی جنابتۆ ئالم ڕۆژات چییە؟ ئایا خەڵک بەو شێوازەی کە ئێوە ئینتزارتان هەیە بە بەرەوپیری شیعر و شاعران و ئەڕۆن وەڵاهی پێ بۆ نییە حتا بە شعری شاوتومە شاعر کە بێشکەی ئازادی خۆزە خەڵک لە خۆی و شعری ئاڵۆزە وەتەن فرۆشان سەربەرزی عامن خاوەنی عیلم و کورسی و مەقامن ئەوەی دوکانی دوڕی داناوە مشتری نییە و دەستی بەسراوە و ئیسەش پێم وایە لە الحازی ئەوەڵەن چون بەعض شتێک وای کردووە وەکو مۆبایل و کەناڵەکان و ئەو شتانێک کە فەیسبوک و ئەم نوعشتانەوەیان کردووە کە بەڕاستی کتێب خوێنەوە کەمە و استیقبالێکی وا ناکرێت لە شعری شاعیر ڕۆسن لە خوێندنەوەی بەرهەمی نووسەر چ شیعر بێت چه غێر شیعر ئایا تەوسیەکەی بە گەنجان ئالەم بێمهریە کە بە شعر و شاعر و هونەر ئەکرێ جنابەت تەوسیەکەی پیان کە ببن بە شاعر والله هیچ آخر ببن بە شاعر خۆ لە خۆی شتێکی کەسبی نییە بخوێن ببن بە شاعر یارە ئەوەی کەوا هەستێکی ببێت خۆی شێعرەکان نووسێوە لێ من تەوسیم ئەوەیە ئەوەی کەوا هەچیەک لە دەستی دێ درێغی نەکات لەبارەی زبانەکەیەوە لەبارەی زبانی مادەری دایکی خۆیەوە بۆ ئەوەی کە ئەم فەرهەنگ و ئەدەبیاتە نەفەوتێت و بیش خوێندنەوە هەروەکو
بتوان یا تەرجمەیەک یا هەر جۆرێکە خزمەتی پێ بکرێ جوان حەولی ئەو بدا ئاقەڵەن بتوانێت زبانی مادەرێکی خۆی بزانێت بنووسە و بخوێنێتەوە. ئێمە زۆر لەومان هەیە نازانێت کوردی بخوێن و کوردی بنووسێتەوە. وەکو ئاخرین پرسیار جەنابەت وتەی دەرونی خۆت یا پەیامت بۆ خەڵکی کوردستان چی وەکو شاعیرێکی 50 ساڵ شاعریت؟ واللهی من پەیام بۆ خەڵکی کوردستان ئەوەیە کە بیرکەنەوە لە حاڵ و وەزی خۆیان ئیتحاد و یەکێتی خۆیان حیفزکەن و هەروەها بیرکەنەوە کە ڕۆژێک ئەم خاکە بەجێ دێڵن نەتەوەکەیان وا بەجێ نەهێڵن کە نەتەوەکەیان چاو لە دەستی فەرهەنگی خەڵک بێت. ئەمان ئێمە تماشاکەین ناوەکانمان کوردی نین، هەتا دایکەکانمان بە مناڵەکانی فێرەکە کە پێم بڵێ مەمان پێی نەڵێ دایە، نەڵێ دایە گەورە، نەڵێ میمکە، نەڵێ پورێ، بەڵکو بڵێکی خالە و عەممە و زەندایی و زەن عەموو ئەم نەوەشانە مناڵەکانیان فێرەکەن. بەڕاستی پێم وایە خەیانەتێکە بە دایکەکەی خۆیان. ماساگە بکرێت چەند نمونەی لە شیعرە جیاوازەکان لە بابەتای جۆراوجۆرمان بۆ بخوێنیتەوە. ئەم شیعرە هەم گلەییەکە لە دڵ و هەم بەحسی تێکڵاوی دڵداری و گلەییە لە دڵم. بازی دڵخۆزگەم بە خۆت وا دوول دەتانەی عالەمی وای لە سەیرانە بەدایم مەست و شاد و بێغەمی وێڵی کوێستانانی بەرزی هاودەمی غونچەی چەمەن ژینەکەت بێبەند و باوە دوول لە دەرد و وەرهەمی هەروەکو بولبول لە گوڵشەن نەغمە خوێنی سەرچڵی جاربەجاریش وەک پەپولە وا لە دەورەی ڕووی شەمی جاری وایە چەشنی ماسی وای لە ناو دەریای خەیاڵ کاتێ ئەدبینم لە ئاسمان هەر دەڵێی هەور و تەمی. چەند ساڵ مامۆستا بوو جەنابەت؟ هەر دەکەم 28 ساڵ تا 30 ساڵێک تقریبا. لە کێوە دەست هەڵگرتووە لە مەلایەتی؟ لە 47 دەستم هەڵگرتووە. ئیش و کارت چی بۆ مامۆستا؟ وڵا غێری مەلایەتی هەم خەیاتی فێبووم لە ماختیا، یعنی لە ساڵەکانی 53 خەیاتی فێر بووم، یەک کۆمەک ژیانێ بوو بووم. بەر لەوەش تەنانەت ئەمتوانی برایەک لە زیندان هاتبووە کڵاوچنین فێر ببوو، ئەمیش لەوە فێر بووم. جاری وا بوو قەنووسای ساڵانەن بەسەر کڵاوچین بە کڵاوچنین بووە کۆمەک خەزینەیەکی بۆ قەنووچایەکە، چون ئەو وەختە لە دێ ساڵە بە 200 من پێم بە 200 من لە کانیوی مەلابوون 200 من بەراتم بوو. با برابین وەرە گیانە دەبا پێکۆ براوین با براوین لە بۆ یەک وەک شەم و پەروانەوە بین با براوین ئەگەر دڕکێ بدا ڕۆژێ لە دەسمان لە بۆ دەرمانی ئێشی بێهەدا بین با برابین بە دڵسۆزی ژیانمان با بەسەر بین بەبێ کێشە و حەسوودی بێهەرا بین با برابین خدا ئێمەی لە شەڕ لە هەرزا کردووە جێگیر هەتا گوێڕایەڵی حکمی خدا بین وەک برابین لە شەیتانی و درۆ و بوختان و غەیبەت لە کاری بێحەیایی گشت بە دوور بین با برابین دەبا وەک هاوەڵانی فەخری عالەم لە دنیا و فرتوفێڵی ئەو بە دوور بین با برابین لەسەر نێوان و سێوان با نەکەن شەڕ هەتا لەولا لەژێر عەرشی خدا بین با برابین لە ناو یەکدا هەموو دڵسۆز و خۆشڕوو لەگەڵ دین دوشمنا یەکتیکە قین بین با برابین لە جاسووسی و ڕیا و سودخۆری کاکە بکەین دووری هەتا ئاخر هەناسە با برابین لە مەیخۆری و قماربازی وەلادەین هەتا ڕووسوری دەرگای خدا بین با برابین وەرە با بۆ پەلە و پایە و تەماعی ماڵی دنیا نێشێنین دڵی یەکتر هەتا هەین با برابین ئەگەر چی بەرزە پایە و کۆشک و کورسیت بەڵام هەردوو لە یەک کانین وەرە با وەک برابین بە خوێنی من مەڕەنگێنە دەخی لە سفرەی خۆت مەچێنە توی ڕق و کینە دەبا پێکۆ برابین با برابین ئەگەر ئاوەڕ نەدەی تۆ قەت بەلاما تۆ لە ژینا شکاتت لێ ئەکەم مەحشەر سوتا و سەد کا برابین 23 نۆی 1383. مامۆستا ئێستەیش لەم تەمەنا شیعر ئەڵەی جار دوو بەیتی ئەرێ، ئەنی حوسڵەی قەسیدە و ئەمانە نییە وەلە جار ئەگەر بێت خۆی بێت نەک بن حولی بە بدون خۆی بێ ئەنووسم ناڵم بەهدەر بڕوە. سپاس دەکەین مامۆستایان کە بە خزمەت گەیشتین و ئیسفادەمان کرد لە خزمەت ئینشاءڵڵا هەروە ناسک خەیاڵ بیت و بتوانی
بە شعری ڕەنگینەکانت کوردستان بڕەنگێنی خاستەکەم پیاوەدارم ئینشاءالله هەم ئێوە هەم گوێگران دەکەم کوڕی شعرەکانم لەوەی کابوومە مزاحمی ئێوە سەرم یەشاندن لێم ببووری ئیسفادەمان کرد لە خزمەتدا سەرکەوتوو انشاءالله